بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی ژیانەوە و تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکتان باش لە بەرنمەیەکی دیکە لە زەنجیرە بەرنامەکانی ژیانەوە میوانی ماڵەکانتانین هەرە و جۆرەکە ئاگادارن پێشتر لەسەر چەندین بابەت لەگەڵ کاکەوریا ئەحمەدی باسمان کرد یەک لەو بابەتانە کە گرنگی زۆرە و بڕیار بوو لەسەری بە شێوەیەکی جوان شی بکەینەوە و باسی لەسەر بکەین شێوازەکانی ڕزگاربوون لە مادە هۆشبەرەکان و تەرکێتیادا کە ئەم بەرنامەمان اختصاص داوە بەو عنوانە و داوەتمان کردرا لە کاکەوریای بەڕێز لەم بەرنامە بەشدار بێ. کاکەوریا بەخێر بێ. سپاس دەکەم مادوو نەبن زۆر ڕێز و سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سڵاوت سەرچاو ئێمەش بەخێراتن تاکەین زۆر خۆشحاڵین لەم بەرنامە بەشداری کاکەوریا. لەبەر کەمی کاتەکە ڕۆمە سەر پرسیار ئەوەڵمان کاکەوریا ئوسوولەن چەند ڕەوشمان هەیە بۆ تەرک چە ئەلکول چە مادە هۆشبەرەکان؟ ڕۆژهای مختلف هەیە بۆ تەرک مادە هۆشبەرەکان. باشترین ینی باشترینی ئەوەیە کە ئەوڵجا کۆمەلگا کارێ بکات مبتەڵا نەوێت، یانە شێوەی پێشگیری لە مبتەڵا بە ئاعتیاد لە وڵاتانی پێشکەوتوو زۆر زۆر مهم ئەیگرن و ملیاردها ملیارد دلار خەرجەکردی بۆ ئەوەی کە ئینسان مبتەڵا نەوێت. ئەوە لە زۆری لە بەحسەکانە جێگەی ئەوە دیارە کە بنیام ئەبێ لەسەر شتێک کە ڕووی داوە قسە بکات، بەڵام لەسەر شتێک کە ڕووی نەداوە هێشتا کەسەکە معتاد نەبووە و شەرایەت و زەمینەی معتادکردن لە ناو کۆمەلگا لە ناو ژیان ئینسانەکانە ئەوە تەوەجۆ پێکردنی زۆر زۆر مهمە و چونکو ئەگەر ئەوە نەکەیت لە تەک عواقبێکا تەرەفیت کە ئەو عواقبەی سەرسەری قسا بکەین، ینی مبتەڵا بووە کەسەکە. لەسەر ئەوەی کە ئەوانەی کە مبتەڵا بوو، ینی ئەوانەی کە هێشتا مبتەڵا نەبوون، بەڕاستی هیمەت کۆمەلگای گەرەکە، ئاگاهی گەرەکە، سیاسەتی گەرەکە، علمی گەرەکە، ئیمکاناتی گەرەکە، وەرزشی گەرەکە، ڕفاه و ئەمنیەتی گەرەکە، هەمووی ئەوانەی گەرەکە لەسەر ئەوانەی کە مبتەڵا بوون بە ئاعتیاد لە سەد ماکرۆوە خۆب چەندین چت هەیە. یەکێکەوەی کە ئەوەی کە مبتەڵا بووە نەیەڵی لەوە زیاتر وە هەیە ڕشت بات دەرەجەی مبتەڵا بوونەکەی. یەکێکی پێشگیریکردن لە عوارەزاتێک کە ئەتوانێت دروست بێت یا ئەوەی کە عوارەزاتێک کە ئیسم مەوجودە چۆن هەڵس و کەوتەکەیتەکیا کە ئەو عوارەزاتە نەمێنێت. لەسەر مەسەلەی ئەلکول کە جاری پێشوو یا دوو جار ئێمە بەیەکەوە قسەمان کرد، مەسەلەی ئەلکول مەسەلەیەکە کە هەروە خۆی بەخۆی دروست ناوێت لە پرۆسەی کات دروستەوێت. یعنی ئێمە بەر لە ئەوە لەسەر دەرمان قسە بکەین، لەسەر شێوەی لەکوێ ناچی ئەتوانی بکەی قسە بکەین، ئەو پرۆسەی تەکامڵی نەخۆشەکە ئەبێ بناسین و ئەو پرۆسەی تەکامڵی نەخۆشە ئەگەر ئیجازەم ببێت من هەروە یەک چت نیشان بدەم، نازانم لە ناو دووربینەکەەوە کردێت. ئەویش ئەگەر مەسەڵەن ئێمە نقطە شروعێکمان بێت، نقطەی شروع ئاعتیادی حتا هەر شتێ تریش بێ وەلا ئێستا قسەی ئەلکولەکەین، ئەگەر نقطە شروعێکمان بێت کە ئەو نقطە شروع ڕێگایەکی توولانی تێیەکات و ئێمە ئیسە لێرە بین، ئەشێ بتوانین ئەو ڕێگا دووبارە هەڵگەڕینەوە، یعنی بتوانین جۆرێک ئەو کەسانێک مشکلەکە ئەوەیە کە نەخۆشەکە خۆی بە تەنیا ئەو ڕێگە ئەڕوات، یعنی وەختی دەست پێکات حتا ئەگەر جەمعیش بن لە ئاخرە هەر کەسێکەوە تەنیا خۆی ئەو ڕێگا چووگە خۆیە. بەڵام وەختی هەڵگەڕانەوەی نەخۆشەکە، یعنی وەختێک گەرەکی بێ هەڵگەڕێتەوە، هیچ کات ناتوانێت بە تەنیا هەڵگەڕێتەوە. ئەو کەسانەی کە ئەو نەخۆشە هەمڕاهیەکەن، یعنی وەختی نەتوانێت بە تەنیا هەڵگەڕێتەوە، نەتوانێت بە تەنیا خۆی نەجات با لە وەزیێتەوە بوویە،
بەنابەری نەشێ هەمڕاهی بکرێت ئەو کەسانەی کە هەمڕاهیەکەن ئەبێ ڕێگاکە بناسن ئەبێ شارەزای ڕێگاکە بن ئەگەر ناکرێت ئەگەر ئەوان ڕێگاکە نەناسن خۆیان دەبن بە بارێک بەسەر نەخۆشەکەەوە بەنابەرین دوو چ زۆر مهمە ئەوەی کە نەخۆشەکە بە تەنایی ئەگا بۆ شوێنێکە گەیشتووە و بە تەنایی ناتوانێت بگەڕێتەوە لە ئەوانەیە کە هەمڕاهی ئەکەن کێگەلن ئەو کەسانەیە کە مەسەڵەن ئێژن خانەوادەکانمان نابێت دەست پشتمان چۆڵکەن دەوروبەرەکەمان نابێ پشتمان چۆڵکەن لەو نەخۆشانە ئەو حقیقەتێکە بەڵام بەڕاستی ئەو کەسانەی نازانن ئەو ڕێگا چۆن تێبکەن بەرەو دواوە یعنی لێرە ئیجبارەن نەخۆشەکەەوە حتا قەوم و کەسەکانیان هەمڕاهیان احتیاجە هەمڕاهێکە ڕێگاکە بناسێت و ڕێگای بەرەو دووە ئەو ڕێگا ئەیسەن وەکو من دایرەی کێشام ئەم دایرە بەڕاستی دایرێکی هێنێکی شەیتانی دروستگا کە ئەو نەخۆشە بە ئاسانی بە هزار یەکدان هەرسو کەوتەوە گەیشت وسەیلە ئەو هەرسو کەوتە حتمی نییە دقیقەن دووبارە جەهەت عەکسەکەی تێ بکەیتەوە بەڵام ئەو نەخۆشە ئەشی کارێ بکات کە بتوانێت لە تەک دەوروبەرەکەیە چفت بێت چۆن لە تەک معتادەکات چفت بوو ئەو ڕێگایە تێی کرد ئەم جارە ئەشێ ئەو زەرفیەتەی ببێت یعنی بەبێ ئەو زەرفیەتە ناکردێت ئەو زەرفیەتەی ببێت نەخۆشەکە کە بتوانی هەمڕاهی بکەیت ئەگەر ئەو زەرفیەتەی تیا ببێت بتوانی هەمڕاهی بکەیت یا گەرەکی بێت هێمەتی بێت خۆی گەرەکی بێت لە وەزیێتە نەجات پیا بکات کە ئەکسەرن بە قسە ئێژن حەزەکەی نەجاتمان بێت بەڵام خۆی گەرەکی بێ واقعەن بە عەمەڵ نەجات پیاکات و لە شوێنێکە و احتیاجی بە یارمەتی هەست ئەو یارمەتیە بە موقع و بە دروستی بکرێت و یارمەتیەکە بتوانێت ڕێگایەکە و هەموارنیە بۆی هەموارێکە بۆ بگەڕێتەوە لە نەتیجە ئێماگە لەسەر مەسەڵەن ئەلکول قسە بکەین تراپی سرد هەست نەزانم لە زۆری لە شوێنەکان ئیسفادەی لەکەن لە ئەوروپا بەڕاستی لە ئەڵمانە هیچ وەخت تەوسیە ناکرێت ئەو تراپی سەردە نوع تراپیکە کە لە مەکسیک و رووسیا و پێم وابێت لە ئێرانیشە تا حدودێک ئیسفادەی لەکەن یانی نەخۆشەکە بەبێ هیچ ئیمکانێک ئەیوەنە موقعیەتێکە و ئەیوەنە شوێنێکەوە کە قەتعی بکە منەوەی عەرز بکەم کە قەتکردن ئەو دەرمانە وەختێکە واقعاً معتاد بێت هەمڕاهە لە تەک تەشەنجهایەکی جسمی و ڕۆحی و ڕەوانیەوە بە تایبەت جسمی ئەو تەشەنجە جسمیە ئەتوانی بە دەرمان بیشکێنی بۆیە مەسەڵ لە ئەڵمانە ئێمە لە تەک تراپی گەرمە یانێ تراپی سەرد و تراپی گەرم ئەو تراپی گەرمە معنای ئەوەیە کە تۆ نەخۆشەکەوەیتە کلینیکێک ئەوێتی بیمارستانێک کە لێنا ڕەواشناسس دکتۆرس دکتۆر عەسابەس متخەسس اعتیاد هەست ئەوە بە دەرمان هەمڕاهیەکەن کە تا تەشەنجە عوزەلانی و عەسەبیەکەی یانە جسمیەکەی نامێنێت ئەگەر تا ئەو حەدە معموڵەن مەسەڵەوە بەڕاستی زۆر توول ناکێشی دیسە لە هەفتەیەکە و نەهایەتەکەی زۆر ئێکستریم بێت مەسەڵەن چەند هەفتەیەک توول لە کێشێ بەڵام ئێمە معموڵەن مەسەڵەن 4 هەفتە دانین بۆ ئەو هێنە کە لە ئێرانە پێما بێ سەم سودایی پێژن ئەو مەرحەلە زۆر ڕەحەتە ئەتوانی تێیکەیت هەرچەند لە نظر نەخۆشەکە ینێ سەختە بۆ خۆی زۆر سەختە بەڵام بەڕاستی هەمڕایەکی گەرموگوڕە کردێت ئەو هەمڕای گەرموگوڕە بە دەوا و دەرمان ئەتوانی تێی بکەیت بەبێ ئەوە نەخۆشەکە مشکڵێکی جدی بۆ بێتە بەرەوە بەنابەرین ئەوەی کە جسمی عادەتکە بەوەی کە ئەو مەوادە ئیتە دەریافت ناکە و ئەکرێت ژیان بکات ئەوە ڕەحەت دەتوانێنکەی ئەسڵ قەزیەکە بەڵام ئەوە نییە چون ئەوە بارها و بارها کەسانێکی زۆر ئەیکەن بەڵام وەختێک تازە دوای ئەو کارەیان کرد دوایە تێنە دەرەوە لە دەرەوە مشکڵێکە لە دەرەوە وەختی حەفازەتێکیان نەوێت دووبارە چنۆنا ئەو موقعیەتە کە بەر لە بیمارستانەکە تیابوون
وەختی لەناو مۆقعەتەکە بێت یانێ زەمینە و شرایەتەکەی دووبارە عین چتە بەنابەرین چیەکەن 89% لەو نەخۆشگەلە دووبارە پیاکەفنەوە وەختی کەفتنەوە پێ ئەم جارە جارێک تر شکاون یعنی لە نەزەر ڕۆحیە و دووبارە زۆرتر شکاون ناومیتر بوون دەورەکەیان زۆرتر ناومید بووە بڕە جارێژنی مام هەموو پولمانە خەرج کرد و تومان نرد و ئەم کارەمان بۆت کرد و ئەو کارەمان کرد ئەوەیش سەرفیکی نەبوو بەبێ ئەوەی کە لە نظر یا بگرن کە ئەم نەخۆشە من لێرە دووبارە ئەو ڕێگای تێکردنەوەی ینی ڕێگای بەرگەشتی بۆ ژیانێکی عادی بە تەنیا ناتوانێت تێکات بە تەنیا نەتوانێت تێکات یعنی فقط لە بیمارستانە ئەتوانی بە گەرم و گوڕی و بە شکڵێکی علمیانە و زانستیانە و پزیشکی هەمڕاهی بکەیت لە دەرەویچە و ئەشی ئەو کارە بتوانی بکەیت ئەگەر نەیەکەیت ئەو پرۆسەی هەڵگەڕانەوە ئەشکیت. زۆر سپاس کاکە وریا من لێرە دوودانە پرسیار بچووکم بۆ پێشتێ یەک ئەوەیە ئەو ڕەوش ئستەخرە سەردە کە ماموڵان ئستفادەی لەکەن هەرە و تراپی سەردەسە دوو ئەوەی کە ئایا ئەو پرۆسی سەمزوداییە مەسەن من لە زۆر کەس ئەبیسم ڕۆشتون مەسەن خوێنیان گۆڕاوە خوێنەکەیان تاویز کرا ئەوەیش هەر جوزە پرۆسی سەمزوداییە هینگەلێک زۆر هەست بەڕاستی ئەرێ بەڵام مەسەن لێرە ئێسفادە لێ ناکرێت یعنی من زۆری جار ژنەفتومە کە لە ئێرانە خوێنە گۆڕن و نۆخ نازان خوێن گۆڕانیش منیا متوانێت لە تەک نوعی دیالوزا مەسەن هێنیکە نوعی دیالوزێ ئەتوانێت مقایسێ کات بە نوعی تەمیزکردن خوێنی پێژن من ئێمە لێرا مەسەن کەمترین بەڕاستی ئێسفادە لێ ناکرێتەوە مەسلەی شتێکە واوتت ئەو تراپیە سەردە نوعی خشونەتە بەڕاستی ئەو خشونەتە ئەزانم لە زۆرێک لە شوێنەکانە هەست خشونەت یعنی بە زۆرێکن لە رووسیا مەسەڵەن زۆر ئێسفادەیان لێ کرد لە زۆربەی ئەو شوێنانە ئەیان بن یا لە کلینیکێکا کە ئەیان بەستنەوە بە نوعێک حتا بن لە نظر نوعی شکنجەس وە یانوەنە زیندانەکان ئەوانە معموڵەن وەختی لە خشونەت ئیسفاداکەن چونکو کارەکەیان علمی نییە لە نەتیجە باقی شتەکان تریشیان بەڕاستی زۆر هەر لەژێر پرسیارە لە نظر منەوە ئەڵبەتە بە نظر من خشونەت ئەوەڵین شتێکە کاشی قەت بکرێت یعنی لە هەر سەدحێکە هاشی قەت بکرێت تۆشاکە حتا مەسەڵ خودی نەخۆشەکان من وەختێک نەخۆشێک ئێژێ من تەمیسم ڕێکیان ێژن من پاکە بووم خۆی لە خۆیان ئەوە ئێشێکە گەینەی بەدڵ بنیام کەسێکە واقعان نەخۆش بێت لە تەک چەپەڵی و تەمیسیا بۆ چێشێ تەرەف بێت بۆ چێشێ بیرکاتەوە چەپەڵ بوو گەیتە تەمیسە ئەسەر خودی ئەو کەلیمە بەکاربردنەوە کەلیمە لە نظر منەوە نوعی خشونەتێک ڕەوانیە بەنابەرین ئەو سەرکردن بەسەر یان نابەستن یانەوە خشونەتکردن حتا لە ئێسفادە لە کەلیمات بەرخوردکردن خشونەتامیز تا تاقیر یان ئەوانە چتکایەکن کە بەڕاستی هیچ نوعێکی نوع تراپیکە ناگونجێ بەنابەرین لە نظر منەوەوانە حاڵەتی مەمنوعەیان هەست تێدە سەر ئەوەی کە تۆ لە تەک نەخۆشەکە ئەبێت بەرنامەیەکت بێت بەرنامەیەک مشتەرەکت بێت ئەو بەرنامە مشتەرەکە بنیام ناتوانێت ئایست مەسەڵەن هیچ پرۆفسۆرێکم نەدیێت تەجویزێک کا بێژێ نووسەیەکەوەها بڕۆن ئەوە من بە دوو کەلیمە پێتانێژم ئێوە کافی ئەو دوو کەلیمە ئەنجام بدەن و ئیتر نەجاتانە بێت وانە اعتیاد یانێ ژیان بنیام یانێشێ ژیان بنیام بگۆڕی تەنیا جسمی نییە ڕۆح و ڕەوانی ئەشێ لە تەک دەوروبەریا بێتەوە بە کوردی توانم بێژم ئەبێ عەلاقەکانی ئەبێ زیندگیکی جەذابتری بۆ دروست بکرێت یا زیندگیکی جەذابتر لەوەی کە لە حاڵ ئیعتیادا هەسی بیبێت تا بتوانێت عەلاقە پەیاکات ئێنەرژی بوێت ئومید پەیاکە بۆ ژیانە بەبێ ئیعتیاد ئەمەش ناکرێت لە دوورۆ قسەی لێ بکەیت ئەبێ لە تەک نەخۆشەکانشی لە تەک دەوروبەرەکەیە لە تەک ئیمکاناتێکەوە مەوجودە لە تەک علمێکاوا لێ ناهەست لە تەک ئیمکاناتێکی ڕەفاهی لە تەک زۆر شتە تەرەفە ئاشێ بنیام لێرایژن ئیندیڤیدوئێل یانێ بەرنامەیەکی زۆر مختص بە
ئەو شخصە بەو شخصە شتایەک عمومی ئەکردی مەسەڵەن دوای بیمارستان بڕۆین مەسەڵەن هاو دڵ و هاوجەهات خۆت پێیاکەی لەگەڵ ئەو هاودڵ و هاوجەهات خۆتا مەسەڵەن گروهایەکی یارمەتی بە یەکتر دروستکەیت ئەو گروه یارمەتی بە یەکترە خاصیەتێکی ئەوەیە کە بلەخەرە یەکتر دەرکەکەیت ئێژی بابەگیان هەمومان یەک مشکڵمان هەیە لە عین حاڵە ئەتوانیت چەند نەفرێک لە ناویانە یا هەمویان بەیەکەوە ئەو قدرت قەلبە بن بە یەکتر بێژن ئێمە ئەتوانین نەجاتمان بێت بەڵام دانیشتن و قەسم خواردن و دوای چوون و لە عین شەرایەتە ژیانکردن ئەوە بەڕاستی مشکلەکە حل ناکە تۆ ئەشێ ئەو مەسەڵەن زۆر کەس هەن یا زۆر گروه هەن گروهی یارمەتی بە یەکتر دانیشن قەسەمە خۆن بۆ یەکتر ئێژن تا بەیانی ناخۆین ئەڕۆنە دەرەوە حتا بەیانی لەگەڵ خۆیان ناشەڕەکەن بخۆین یا نەخۆین بخۆین یا نەخۆین دەیە بەیانی من بڵێم چی ئەگەر خواردم ئەوانە تەنیا زمانێک توانێ معنی پێیاکە کە شرایەت ژیان نەخۆشەکە لە تەک عەلایەقیا لە تەک تواناییەکانیا لە تەک زەرفێتێکەوە دەوروبەرەکەی هەستیان بە شکڵێکی سالم سازمان بدرێت ئەو عانە ئەتوانیت ئەو نەخۆشە هەمڕاهی کەیت بەرەو ئەوەی کە بێژێت من ئیتر نەخۆشیە بەدەست نەخۆشیەکە نەجاتم بووە و یا مەسەڵەن کەمتر نەخۆشم زۆر سپاس کاکە وریان بە نوکتەیە ئشارەت کرد هەرو دایرە کە تەرسیمتان کرد خۆ بە هەر پرۆسەیەتی یادێت چ بۆ ئەلکۆل چ بۆ مەواد نقطەی ئاغازی هەست ڕاستە فەرمونون لە حاڵەت دایرەیە گەل لە نەزەرە بگرین زۆر جار ئەوێنین کاکەفنە ناوم پرۆسەی تەرکە ئەو دایرە دووچار دەورە باتڵەوەی ینی مدام هەر تکرارەوێتەوە لەغزشانە هەر دووبارە ئەچنەوە سەری ئەبێ چی بکرگێ مەسەڵەن فەردە یا تەوسیاکە ئێژێ باشتر ئەوەیە کە یەکڕا قەتیکەی یا هەرو جۆرە جناب تێژی مەسەڵەن وردە ڕووبە ئەقەبتی تۆ نقطەی ئاغازت کەسیشمان هەیە کە ئێژێ نە ئەبێ مەسرەفی هەر کەمەوەکەیتەوە کەمەوەکەیتەوە تاگەیتە نقطەیە کە لابرنی بۆی ڕاحەترە ئێوە چتە فاو دەبێنم دوو شێوە ئەبینن تۆ شاکە تۆ ئەگەر مەرزوت ئەمە بۆیسە مناوە هێنم کرد ئەگەر ئەمە من لە قسەکانمان منزورم ئەوە نەبوو کە دقیقەن ئەو ڕێگە بڕۆیتە دواوە یا مەسەڵەن بۆ نمونە ئەوە بێ کە ئەگەر فەرزکە ئیسە کەسێک پەنجشیشە ئەو جۆخوا لە ڕۆژێکە یەواش یەواش بیکاتە چوار و دوای بیکاتە سێ و بیکاتە دوو ئەو بەڕاستی ئەو شێوەیە هەیە ئێمە لەو شێوە زۆر ئێسفاداکەین بەڵام من مەرزورم لەو قسە گەلما ئەوە نەبوو ئەو ئەکرێت یەکجاری قەتعیکە ئەگەر زەرفێتی ببێت ئەگەر بتوانێت ئەتوانێت تێجی یواش بەرەو قەتعکردن بڕوات مهم ئەوەیە کە تۆ ئەو ڕێگا کە ئەیگریتە بەر جەهەتەکەی موافقێت ئامیز بێت بە یەک شەرتەوە بە یەک شەرتەوە شەرتێکی ئەوەیە ئەو نەخۆشە ئەگەر نەخۆشەکە خۆی ئیتر زەرفێت ئەوەی نەماوە بە تەنیایی هەڵگەڕێتەوە ئەگەر بە هەمڕاهیە و قرارە هەڵگەڕێتەوە ئەو هەمڕاهیە لەسەر کەلیمە ئیعتماد دروست ناوێت ئەوە بۆیە کەلیمە ئیعتماد کەلیمەیەکی مناسب نییە ئەسڵ بنیام لێرە بەکاری بووە ئەو هەمڕاهیە لەسەر تەئەمین و تەزمین ئیجرایی ڕێگایەکەوە گردوتە بەر تەزمین ئیجرایی ڕێگایەکەوە گردوتە بەر دوو شتی زۆر مهم هەیە یەکێکی ئەو کەسانەی کە هەمڕاهن ئاگاهن لەسەر ئەوەی کە ئەو نەخۆشە ئەتوانێت دووبارە بخواتەوە دووبارە یعنی قەرارەکەی خۆی بشکێنێت ئەگەر قەرار بووە قەرارەکەی خۆی نەشکاندای خۆی ئەڕۆژ ئەچوە دواوە یعنی خۆی ڕێگاکەی ئەگەردە بەر و حەلیە کرد بۆ خۆی ئەوانە بنابەرین هەمڕاهیکردن دەوروبەرەکەی فقط یەک معنی هەست معنی ئەوەی هەست کە ئەم کەسە بە تەنیا خۆی قادر نییە وەختێ قادر نییە یعنی چییە یعنی دووبارە ئەلکۆل خواتەوێتر ئەو ئەلکۆل خواردنە نابێت وەک دایرە شەیتانی تواشای بکەیت ئەوە بەشێکە لە ئەسڵ بەشێکە لە ڕێگایەکەوە ئەڕواتە دواوە نابێ ببێ بە بار بەسەریەوە ئەم دەوروبەرەکەی نابێ بیکەن بە مشکل بووی خۆشتری حاڵەتی ئەوەیە کە نێکە بەڵام ئەگەر کردی
ئەوە جز و ئەو ڕێگایە کە هەیە و نابێت زۆرتر بێتەوە، ینی نابێت زۆرتر بێتەوە. ئەگە قرار بێ مەسەڵەن ئێستا دە هەفتەی ئەوڵی هەفتەیەکی مەسەڵەن 2 هەفتە 3 هەفتە جارێک شیشەیەک ئابجێ خوارد، لە 15هەمین هەفتا بیکاتە 3 شیشە، ئەوەی تر جەهەت عەکسە دووبارە. بەڵام ئەگەر هەر لە بینێکا بلەخرە شتێکی یعنی ڕێل قەتارەکەی ڕێزەی ئەملا ئۆلای کرد، دەوروبەرەکەی بۆیە هەندێنە هۆشیان پێوە بێت. دانیشن دوبارە بەرنامەدانەوە تەکیات دوارە تەکیا قساکەنەوە لەسەر ئیعتماد و من ئیعتماد ناکەم بە تۆ بنیامێکی قسەی خۆت قبول قسەی خۆتت قبولی ئەوانە کە ئەسەن هەر معنیکی نیە. لەبەرەوە ئەگەر واب وایە نەخۆشەکە خۆی ڕێگاکە بچووە کرد و تەواوی کۆمەکی و یارمەتیەوە ڕێگاکەی ئەوەیە کە لێرە بێژی مەسەڵەن تو ئەڵان چەندین هەفتەس بەبێ هیچ هەرکولێک تایسە گەیشتویت، ئێستا جارێک لە خەراو کارات کرد، بەڵام تۆ ئەتوانی بەبێ ئەو ژیان بکەیت. ئەگەر شاید لازم بوو ئەو نە فشار بەسەرەوە بوو، چۆن ئێمە ئەو جار ئەوڵ قسەمان کەوتمە مرکزێک لە مەغزی مادروسەوی ئەو مرکزە خەریکە سایە هاتە سەر ژیانێمە، ئەو مرکزە خەریکە نەخۆشەکە مەجبورە کا بۆەوە کە ئەو موادە دەریافت کات. بەنابەرین تو لە تەک شتێکا ڕوبەڕوویت کە خودی نەخۆشەکەیش ناتوانێت پێشی پێ بگرین. لەو عانات و بازە مەجبوری شاید احتیاج و کەفێتەوە بە دەوا و دەرمان. تۆ توانێت دەوا دەرمان، من دەوا دەرمانیش بەڕاستی مەسەن لە ئێرانە نازانم ئەزانم لە مێتادۆن و پۆلامیدۆن و مێتادۆن و ئەوانە ئێسفاداکەن، بەڵام ئەکسەرەن ئەوانە بۆ هێروئین یا کۆمبیناسیۆن ئەلکول و هێروئین و ئەوانە بەکاریۆن. لێرە مەسەڵەن لە بیمارستانە ئاکاپۆسات فرەترە ئێسفاداکەن، دیسترا فرەترە ئێسفاداکەن، بەتایبەت لە دیسترانۆیڕین خۆی زۆر هاەژێ پرسیارە وەلێ لە بیمارستانەکانە ئێسفادەی لێکەن و خودیمانی چەند مشکڵێک گەورەوە هەستیان بەش ئەسڵی ئەو یعنی بەشێک فرە لە ئەو دیسترانۆیرینە بنزۆدیازپینەس کە بنزۆدیازپینە ئارام بەخشەوە هەنە خۆی چیان معتا دەکەنەوە دووبارە. بەو بۆنەوە مەسەن بەڕاستی مە مەسەن 5-6 دانە دەرمانمان هەیە، ینی وەکو قورس دەرمانی ئێسفادەی لێکەیت لە ئالمانە مجازن کەم مەسەن پێم وابێ لە ئێرانیچە ناترۆکسۆن ئێسفاداکەن، ناڵمێفێن نازام لە ئێرانە ببێت ئێسفادەیەکەن، لێرە ئەکرۆپۆزات ئێسفاداکەن، وەلێ ئەکسەرەن بەڕاستی زۆر مۆوەقەتە ئێسفادەکردن لەو دەرمانگەلە. باکلۆفین دەرمانێکە کە ئیزافە بووە. باکلۆفین زۆر جالبە کە خۆی بۆ خۆی لە ناو بۆ تەشەنج عوزلانی و ئێسپاسمی عوزلانی ئێسفادەی لێکردی، بەڵام وا دیارە لە کۆمبیناسیۆن یانێ بە ارتقاتێک لە باکلۆفین و ئەو نوع دەرمانگەلەکە ئایسە باسم کرد زۆر زۆر موفقترە. من نازام لە ئێرانە ئایا ئێسفادەی لێکردی لە کۆمبیناسیۆن لە ئەم دەوا دەرمانەکەی عەرزم کرد، بەڵام لێرە زۆر موفقیەتی بەدەست هاوردووە کە ئەوەیش تاسیراتی سنترال هەست، وەلێ زۆرتر بۆ نەخۆشیگەرێک بەکاریەوەن و ئێسپاسم عوزلانیان نەست، بەڵام لە ئەعتیادا ئیسە لە ئەڵمانە بۆ مەسالی ئەعتیاد زۆر ئێسفادەی لێکەن. ئەعتیاداوەر نییە کاکەوریا؟ باکلۆفین خۆی ئەعتیاداوەر نییە، ینی هەزانین چۆنە هەر دەرمانێک تواشای بکەیت توانی ببێ بە ئەعتیادێک، وەلێ ئەکسەر زۆربەی دەرمانەکانێکە بۆ ئەعتیاد ئێسفادەی لێکەن، ناز جملە ناوی چییە مێتادۆن پۆلامیدۆنەوانە ئەوانە خۆیان داروهایەکی گیاهین بەڕاستی زۆر یارمەتی دەریچنەوە قسێکی تیانە، وەلی خۆیان نەتوانن بوون بە باعیسەوەی کە نەخۆشەکە نتوانێت لە حداقە نتوانێت لە ئەلکولەکە یا لە هێروئین یا لە کۆکائین یا فلانچت بگذەری، بەڵام لەو دەوا دەرمانە نتوانێت بگذەری. هەرچە لەو دەوا دەرمانە توانی یواش یواش کەمی کەیتەوە لە خەرە بەرەوەی من ئەکسەر نەخۆشەکانمان وەختی پۆلامیدۆن و مێتادۆنیان پێیان ئەڵان 15 ساڵە نەجاتیان نابێت بەدەست پۆلامیدۆنەوە، وەلی عوارضی کەمترە شاید. زۆر سپاس کاکەوریا. خۆیەشتی ببوورە مەسەلەی کە یواش یواش بخۆنەوەمانە ئەوە ئێمە ئێسفادەی لەکەین
کە مەسەڵەن کەمی بخۆنەوە یا تەنظیمیکەن یا حاڵەتێکی کۆنتترۆل شدە ئێمە کۆنتترۆلیت سترینکنی پێژین حاڵەتێکی کۆنتترۆل شدە بتوانیت بەو هەدەفە کە ڕۆژێ لە ڕۆژان نەخۆشەکە ئیتر نەخواد وەێ تەجربەی من ئەوەیە کە ئەو حاڵەت کۆنتترۆل شدەی خواردنەوە ئەتوانێت یارمەتی نەخۆشگەلێک بکات کە لەوە زیاتر وێران نەون احتیاجی ڕۆژانەیان کەمە بە ئەلکول بەڵام لێ ناگزەرن لێ ناتوان بگزەرن بە کەیفیەتێکە و لە ژیان ڕۆژانەیانە بە کەیفیەتێکە و ژیانەکەن یا بە احترامێکە و ژیانەکەن پیانە دیاری نەبێت وەێ حتا بڕێکیان حتا کارگەلێک معەنی وەکو شغڵ ئەتوانن بکەن ئەو کارگەلێک کە خەتەر دروست دەکات ئەتوانن بیکەن وەێ ڕۆژێکی ئەوە نییە کە دەرسەدی ئەوانەیە کە بەتەور کولی بەدەستن مشکڵە نجاتیان بوویت بەڕاستی زۆر لەبانەوە بێت یعنی فرەتر شاید بۆ یعنی بۆ کەمکردنەوەی عوارزاتێکە ئەلکول لەسەریان دای ئەنێتوە بە احترامێکە و ژیانکردن بەکارە بریێت. زۆر سپاس کاکە وریا ئەمانەی کە فەرمووتان زۆر باشن بۆ کەسێکە کە حداقل توانایی ئەوەی هەیە کە بڕواتە ئەم کلینیکانە بالاخەرە مانە توان ماڵی گەرەکە ئەوە بێژم لە ئێرانە باتۆژ بە وەزعیەتە اقتصادی خراپ و بارابووری خراپ بنەماڵەکان وەزعیەت افتزاحێکە لە جامعە هەست و کۆمار ئیسلامی سەپانیە بەسەر خەڵکە زۆربەی ئەوانەی کەوا تووشیشین لە بنەماڵی هەژارن دەستڕەسییان نییە بۆ وانە بێ چی بکرێ مەسەن تەرەف دەستڕەسی بە دەرمان نییە خۆ تەبیەتەن لە ماڵیشە ئەگەر تەرکیبە توش تەشەنوش بێ ئەبێ چی لەگەڵ بکەن ئەبێ چۆن یارمەتی بدە زانی چی ئەمە بەڕاستی هێمەتێکی گەرەکە مەسەلەی ئێران مەسلەیەکی من وتم زۆر مغرەزانە زۆر سیاسی زۆر تەبەقاتی زۆر خەشمانە کۆمەلگاکەی گرگەسە بەر بە پشتیوانی دەوڵەتێکە و کە لێنە حاکمە بنابراین ئێمە ناتوانین ئینتزارمان لە دەوڵەتێکە خۆی عامڵ ئەسڵی پەخشکردنەوەی مواد مخدرە و گەرەێک کۆمەلگاکەی معتاد کا بۆ ئەوەی کە خۆی بتوانێت حاکمیەتەکەی ڕاحەتترە و کاتەوە بێژی نەشەی وابکە یاوانەکە خۆی بە تۆر تەبیعی لە ئێرانە هیمەتێکی ئیجتماعی گەرەکە هیمەتێکی کۆمەڵایەتی گەرەکە بە ئەنازەی کافی متەخەسس هەن لەو کۆمەلگا بە ئەنازەی کافی ئینسان با تەجربە لەو کۆمەلگا هەن بە ئەنازەی کافی ئینسانگەلێکن کە خۆیان نەجاتیان بووە من فرێک لە فعالینی مستقیم و غیر مستقیم بنیان بتوانێت تەگیانە تەماس بگرێ یا هەست بەڕاستی تەجاربێکی زۆر 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 لێنا مۆجودە شتێکەوە کەمە جنبشێکی ئیجتماعی لەم بابەتەوە من یەک نمونە عەرزکەم فقط یەک نمونە بەڵام بەڕاستی لە تاریخا ماوەتەوە دکتۆر شاکری لە شار سەقزا کرێکار و زەحمەتکێشی بە پوڵێکی فرەفرە ناچیز و یا حتا بێپوڵ معالەجا کرد لە دەوران شا ئایتە 50-60 ساڵ لەو دەورانە ئەو گزەرێت دکتۆر شاکری و ئەو کارانەوە ئەو تاقە شەخصە کردی تایسەر ماوەتەوە لەناو تاریخ کوردستانە بوو بە سنبلێک ئەمە شتی وای گەرەکە کە خەڵک بتوانن بەدەستە جەمعی بە متەخەسس و غیر متەخەسس یانەوە یەواش بتوانن بەرەو ڕێگە حەلگەلێکی کۆمەڵایەتی بڕۆن یارمەتی یەکتر بکەن مەسلەی پوڵ خۆب دیارە من نەزانم لە زۆر شوێنە مەسلەی کەمپەکان و مەسلەی هێنەکان بووە بە ئەوانەیە کە حداقل بە شۆن پوڵە ئەگەڕن خۆی بازارێکی پوڵیە بەڵام ئەو بازارە پوڵیە نەهایەتەن فقط پوڵەکەی خۆی دەریافتەکات و مەسلەی کلینیک یا کەم فقط بەشێکی زۆر زۆر چکۆلەیە لەم دەردا یعنی بەش ئەسڵی دەرمان ئەم دەردە ها لە ناو خانەوادەکانە ها لە ناو کۆمەلگا ها لە محیت کارە ها لە محیتێک ژیانە بۆیە محیت ژیان ئەگەر دڵ پێخۆش نەوێت محیت ژیان ئەگەر مشەوەقت نەوێت محیت کار ئەگەر مشەوەقت نەوێت محیت خانەوادەگەر پشتیوانت نەوێت ئەگەر ئەوانە سازگار لەوە لە تەڕۆحیاتە خب ناتوانێت ئەم نەخۆشیە وایە ناتوانێت ئستقامەتێک
حتا ئەگەر بدبێت دووارە ئەشکێتەوە. من زۆر کەسەژنم نەخۆشانەوە کوشیشەوە ناوە پرتوکیان لێ ئەشکێنەوە. من نازانمەوە تەسویاتە چۆنەوە لێ حقیقەتێکی چی هاتیە. بەهەرحاڵ ئەم نەخۆشانە نەخۆشگەلێکن کە خۆیان یعنی بە تەنیایی ناتوان بەدەستم نەخۆشی و نەجاتیان بێ. وەختێک استقامەت پێیاکەن ساڵی 2 ساڵ لە تەرک واقعی یان ئەگزارێت. چون من لە ئەوڵی ئشارەم پێ کرد مەسەلەی جسمیەکەی هەرچەند زۆر دیارە بۆ نەخۆشانە، بەڵام زۆر ڕەحەتتر و زووتر ئەکرێ حەلی بکەی، لەرزشی نەمێنێ، ئاسابی کەمتر وردبێ، بە شۆن شتەکان نەگەڕێ، ئەتوانی بە دەرمان ماوەیەک هەمڕاهیان کەی. ئەسڵ قەزیەکە شتێکی ڕەوانییە. ئەو شتە ڕەوانیە شتێکە کە کەس نایبینێ، حتا نایبینی چەندێک تون و تیژە یا چەندێک لە چەند دەرسەد چەند دەرەجە نەخۆشەکە. مەسەڵەن کە فەرزکە ئایسە بێژی من سەرمێشی، کەس نازانێت تۆ چەندێ سەرتێشی. کەسێ بێژی من فلان شوێنم ئێشی، ئەنازەی ئێش فقط و فقط خودی ئەو کەسە ئەتوانی بیگری وا هەیەی. ئەنازەی ئەم هینی چە فقط نەخۆشەکە توانێت بیگرێت. بۆیە خودی نەخۆشەکە وەختی وەک شیشە بێت، دەی تۆێژی ئەو پڵتوکی لێ ئەشکی ئەم دەوروبەری ئەشی ئەو شیشە حیفز بکات، ئەشی ئەو شیشە نێڕێ بشکێت. بۆیە دەوروبەرەکەی بەڕاستی بن بۆیە لە ئەوڵی چەوتم نسخەیەک ناکری تەجویزکە بێجە، بەڵام وەکو جەهەت ئەکرێت. جەهەتێکە تابوو نەوێت، مردم شەرم نەکەن، مردم نیگەرانی مناڵەکانیان بە دەنگ بەرز و هاوارکەن، ڕێگە حەلی بۆ بدۆزنەوە، لە تەکیەکە بەرنامە دابنن. مەسەڵەن ئێمە دیگمانە دەیان نوع بەرنامە هەیە لە ناو کۆمەلگا، ئەو بەرنامەگە لە جمڵە و کوونەوەردی ئەوانەیە تۆشی شرایەتێکی ژیان دروستکەیت کە ئەو شرایەتە ژیانە مشەوق ژیانێکی عادی و سەرفەراز و خۆشبەخت و ڕفاه و ئەوانەیە بێت تا ئەو نەخۆشە بتوانن لەنا ئەو شرایەتە ژیانە حاڵەتێکی جەزابتریان بێت کە لە ئستفادە لە دەرمانەکە بۆ خۆیان لە نەزەر خۆیانەوە جەزابتر بێت تا بتوانن ئەم ئینتخاب بکەن و نەچن بە شۆن ئەوە. ئەلبەتە بەو شەرتەوە کە لە نظر جسمیە و نەجاتیان بوو بێت و فاصلەیەکیان گردوێت بە کۆمەک ئەو دەوا دەرمانەوە کە عەرزم کرد. زۆر سپاس کاکەوریە. اتفاقا لە ئێران هەرو جۆرە شارەتان کرد بەڕاستی یعنی باتۆجو بۆ شەرایط و ویژە کە هەیەی دێ بەناو کەمپۆ خەریکن سوستفادەکەن زۆر ڕەوشهای خەشنش، یعنی احتمال کلیپەکانتان بینیوێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بڵاوە بێتەوە زدە ئینسانیە بەڕاستی و ڕەوشکە لە ئێمە لەم بەرنامەی ژیانەوە ئەمانەوەی و ئاگاداریە بین بە خەڵک لە نێو وڵاتەکە لەو کەمپانە بە هیچ وەجه استفادە نەکەن، نەڕۆن بە سوراغی ڕۆڵەکانیان ئەو نێتە تەخریبەکەن، ئەشکەنجیانان، ئازاریانان. کاکەوریە مەسلەیە کە هەیە ئەوەیە کە معموڵەن ئێمە بینین مەسەڵەن ئەوەی کە جواوی داتەوە لە ئێرانە جەلەساتێن ئەیە کلاسەکان ئەیە بە جوانی جواوی داگەسەوە وەلی خۆ بە هەردووکیشیە چێتە سوراغی هەمەوەی کە بە ئەلکول گرایشی هەیە و ئەتیادی هەیە هەمەوەی کە بە مادە هۆشبەرەکان چ تەفاوتێ بین ڕەوشی تەرکە ئەم دوانە هەست یا نقاتی مشتەرەکیان ئوسولەن فرەسکە حتمەنە و هەردوو دەستەکە ئەڕۆن ئەو جۆرە جێگەگەلە؟ مەسەلە ئەوەیە کە لێنا بنیام چێ ئەحساسێکی ببێت. ئەگەر ئەحساس ئەوەت ببێت کە ئەتوانی یارمەتی بکەی یارمەتی دەرەو بێت خۆ دووبارە ئەچیتەوە. ئەگەر ئەحساسکە یارمەتی نادات خۆ ناچیتەوە. ئەمە واقعیەتێکە. مەسەلە ئەوەسە کە چەندێک تەنەوع فعالیەتیانەوان لەوێ هەیە. ئەو تەنەوع فعالیەتی جە من وتم لە ئەو قسەکانمە بڕێجان مەسەڵەن کەس وا هەیە هەر لێرەی وایە دانیشت نێژن بەیان یەکە بینەوەی بڕۆن ساق و سلامەت بن هیوادارم باش خەوت بێتن و بڕۆ بتوانن باشکارکەن و بەیانی یەکە بینینەوە. بڕێجار شتێکی وا کافیە. بڕێجار مەسەڵەن واقعان بەحسایەکی جدی لازمە. ئەو شتێکە لە هەموویان ئەتفاقەکەوێت ئەوەیە کە نەخۆشەکە لێنا ئەحساس شەرم ناکە، ئەحساس حەقارەت ناکە، ئەحساس کەموزیایی لە تە کەسێکە ناکات، ئەحساس ناکە بە خاترەوە نەخۆشە بلەخەرە هێنێکی هەیە یعنی کەمبودێکی هەیە. ئەوانە لە گشتیانە مشتەرەکە.
لەناو خودی موقعاتێکە وا لێنا لەسەری قسە ئەکرێت خۆ بەستگی بەوە هەیە نیازی چی بێت نیاز ئەو نەخۆشانە ئەکسەرەن ئەوە نییە ئەگە کەسێکە هێروئین بێت بێژێ دەی ئایسە من حەزەکەم هێروئین بۆشتم ئەو جهت عکسی کردوتە بەر جهت عکس وەختی جهت عکسی کردوتە بەر یعنی شتایەکە وا تەشویقیەکە بوو ئەوەی کە ژیانی ئیمڕۆ بەبێ هێروئین بڕواتە بەرەو جالبە بووی دەی لەوەی چا هەر کەسێک کە توانێت بەشدار بێ بەڕاستی یانێ کەسێک تریجە توانێت احتیادێتتر ئەو بەشدار بێت ئەوانەیە کە مەسەڵەن لەگەڵ هێروئینە تەرەفن لە یەک نقطە مشتەرەکەن نقطەکەیش ئەوەیەکە ئەو فشارەواتی بۆیان مشابهە لەسەر ئەو فشارە ئەتوانن قسە بکەن لۆ لەسەر تەحمڵکردنی ئەتوانن هاوفکری بکەن بەیەکەوە چۆن ئەتوانی ئەو فشارە تەحمڵکەیت ئەو فشارێکە ئەکسەرن وەختی بێت بەڕاستی قابل تەحمڵ نییە بنیان لێنا یارمەتی زۆرتر گەرەکە لە ئاین یعنی یارمەتی دەرمانی گەرەکە بۆیە مەسەڵەن دەستڕەسی ئەوان ئەگەر کەسێک کە بێژێ من یارمەتی فرەتر احتیاجە دەستڕەسی ئەوان بە دوکتورێک کە قابل دەستڕاست بۆ ئیمڕۆ بە دەوا دەرمانێک یا بە شوێنێکە یارمەتی دەریبێت فرەترە بۆیە لێنەوە ئەتوانێت مەسەڵەن ئەو فشارەیە نات قرارە یا پێی وایە ناتوانێت تەحمڵیکات زۆرتر لەسەری قسە بکات کە شاید مەسەڵەن بتوان یارمەتی بکەن بۆ بوونە من بە وەسعەت ئەم مەوادگەلەوە هەست یا ئەم حاڵەتگەلەوە هەست چون حاڵەت فقط مەوادی نییە ڕەفتارێکە ئەوانە بە وەسعەتەکەیکی ئیمکانات ئیدە هەست نەک ئیمکانات ئیدە هەست ئیدەی بەرامبەرکێکردن تەکیا هەست تۆ لە دێهاتێکی دوورۆفتادە بەبێ هیچ ئیمکانێکەوە ئەتوانەی بە ئیدەهایەکە والی نابێت بێت تەکیا ڕوودەڕوویی کەیت لە شارێکی چازانم 38 میلیۆنی وەک تۆکیۆ ژاپۆنیج بە شێوەیەکی تر ئەتوانێت بەرامبەرکی کەیت مهم ئەوەیە کە ئەو بەرامبەرکیە لە دوورۆ دیاری ناکرێت شێوەکەی بەڵام زەرفێکەوە ئەتوانێت استفادەکەی بەڕاستی لێرەیچا هەروە ئەو ئاینگەلە لێرەیچا زۆر یارمەتی دەرن بە خاطرەوە هەمیشە زۆریشیان قابل دەستڕەسن 24 ساعت قابل دەستڕەسن مەدەت کارگەل اجتماعی با تەجربە زۆر مهمن بۆ ئەو کارگەلە وەلی من ئەو جۆرەوە متەوەجێ بووم یا شاید دروستیش حاڵی نۆگم ئەوسەر بڕێ لە ئینگەل ئێرانی فقط خۆیان حەزەکەن یعنی وتیان ئێمە فقط معتاد ئەوانەی خۆیان نەتوان یارمەتی خۆیانکەن و کەس یارمەتی ناتوان یارمەتی وەربگرن نازانمەوە چەندی دروست بێت وەلی ئەگەر وابێت زەرفێتیان کەمەکاتەوە ئەو کارە لە زەرفێت بەرامبەرکیەکەیان کەمترەکاتەوە زۆر سپاس کاکەورە وەڵام منیش بیستمە لەسەر ئەو بابەتە ڕۆژێکی شەیە بەناو خودیاری تەرکەوتیاریانی تاکی دەکردگێ لە کنارە و کۆمەکە کۆمەڵایەتی و بنەماڵە و جاماوەمانە ئێژن تەنها ئەوە کافی نییە چونەگە لەو جامادا بەبڕیە یا ئەوەیە ئەو کەسانەیە کە دەوروبەرین لە هاان لە نزیکەوە گەر دوور کەفێتەوە لەوان یا ئەوان چون بە شوێن ژیانێک تریانە بۆ خۆیان یا جیا بنەوە بە هەر شکل ئەم فەردە ئەبێ خۆی ئەوە تەقویەت کردووێ ینی ئەوە خۆشی لەسەر خۆی کاری کردووێ کە ئرادەی بە حەد قەویە بووێتەوە کە ئەگەر لە شەرایەتە خراپە قراری گەرباتەوە ژۆر بە ئێمە محیط ئێرانە ناسی نەزانین ئەوە نییە و گۆڕانکاریە و پاکسازیە بێژین لە ڕۆژێکە تفاقەکە فێ لە ساڵێکە لە 10 ساڵایەندا باتەوەجو بە ماهیەتە ئەو سیستمە ئەو تەوەقمانە نایەوێ ولی خۆب ئەگەر لەسەر فەردەکە مەسان کار بکردگە رادەی تەقویەت بکردگە ئەو ئومیدە هەستکە هەر لە ناو شەرایەتیشە بتانە خۆین حفزکە چون هەمانە ئێمە زۆر کەسمان هەیە جوانن ولی خۆب ئەبینی مەسەن براکەیەکی بە سوراغی ولی هەر لەو شەرایەتە هەردووکیان یەک فەقەر تەجروباکەن یەک نەو بەرخوردیان تەجروبە کردە لە یەک شەرایەتیشە بوون ولی تماشاکە و براکەی تری گرایشی نییە ئەو ناچێ بە تەرەفیەمەوە هادیش ناوێ نازانم ئێوە چنە نەزەرتان لەسەر ئەمە مثبەت هەیە ئەوەی کە نەزەر جیاواسانەیە من فەرق ئەو دووبرا بەوازانم دانێکیان زمینەی ژنێتیک یا خۆ زمینەی شخصی کاراکتری و یا لەخرە زمینەیەکی هەست کە معتادەوێتەوە دانەکردیە معتاد ناوێت ئەوە فەرق و جیاوازێکیان حتمما هەست
بەڵام ئەگەر لە ئازمایشگایەکە ببوایان ئەوانە و بە ئازمایش خوێنی و دەرمانی و ئەوانە ئازمایش بکریان بنیام ئەیتوانی بێژ ئێمە ژنیتیکە یا ژنیتیک نییە وەلێ بە نەزەر من هێمەتی کۆمەڵایەتی بۆ چوون زۆرە من لەو جارەکەتیش وتم شخصەشەی دوودانە زەرفێتی بیانێ زەرفێتێکی شەخ ئەوەی کە لە تەک موادەکات چەفتەوێ ئەری بەڵام بێت زەرفێتێکی شخصیی ببێت بۆ کارە منفیە برایەک هەیەی برایکی ترنیەتی ئەو زەرفێتە شخصیە لە نەتیجە من ئاوای بینم ئێژم لە ناو ئەم کۆمەلگا ئەگەر هێمەت بکرێت هێمەتی کۆمەڵایەتی بۆ دفاع لە مناڵەکانیان بۆ دفاع لە جوانەکان و کۆمەلگاکە بە نظر من هزاران هزار ئیدە تێتە بەرەو کە ممکنە حتا لە بهترین کلینیک واشنگتن و برلین و کوێنەکوێنێکی حتا پرۆفسۆرەکانیش پێ نەگەیشتێتن بۆ بوونە ئەم هێمەتە کۆمەڵایەتیە ئەسڵ مەسەلەی احتیاط خارج لە بەرتەرکردن احتیاج ئەسڵ قەزیەکەی خارج لە کلینیک و بیمارستانەکانە دەیخۆ ناکری لە دەرەوەی بیمارستانەکان نەخۆشەکان ئیزۆلە لە ناو خۆیانە حفظکەیت ئەسڵ جاهەتەکە ئەشی عکس بێت جاهەتەکەشی ئەوە بێت نەخۆشەکە وەک من و تۆ لە ناو کۆمەلگا ژیان کات بەڵام حەفازەتێکی چی ببێت لێ چۆن ئەو کاراکەی لێدانیشی ناوفکری بکەین زین چۆنەکەین ومن متمەئنم لێرە ئیمکاناتی عجایب غرایبێکی حتا پزیشکی گەرەک نییە زانینی گەرەکە زانستیانە بێ بڕۆین بۆی ڕەوانشناسی زۆر قوی گەرەکە بەڵام تۆ مەجبور نێت حتمما فلان دەرزی درێ بتەن تاپتانی کاگت ئەو کارە کراوە یانێ دوای ئەوەی کرا ئەسڵ قەزیەکە دەست پێکا بۆ کۆمەلگا ئەوانەی کە مبتەڵان ئەوانەی کە مبتەڵانین تەلاشکەن هەر مبتەڵانەوەن زۆر سپاس کاکەوریا بەداخەوە تایم بەرنامەکە کورتە بابەتەکەش بابەتی زۆر گرنگە ئەگەر موافق بن چون زۆر جزئیاتی تایە کە یا زۆر شاخەتری لێ جیابێتەوە من حەزەکەم حداقل تووسێ بەرنامەتیشی پێخساس بین زۆر مهمە کە ئێمە تاکیدکەن لەسەر ئەو بەرخوردە کۆمەڵگا ئەو بەرخوردێکە لە ناو کلینیکا کردگەن بۆیە من داوەتەکەم لە جنابەت کە لە بەرنامەگە لە ئایندەیشە هەر هاوکارمان بی و زەحمەتت پێدەین کاکەوریا بەرنمەیەکە بۆ یارمەتیدان بە خەڵکێکە هەان لە ئێرانە هەدفەکە هەدفی مثبتە ئێمەش قەتعەن تایسێکی نەتیجە مثبتمان دێگرگە ینی باسخورد مثبەتی بووە ئەو زەحمەتت پێیان ئەگە ئێرادینەوێ مەمنون و سپاسگوزارتەوەین کە لە چەند بەرنامە ئایندیشە لەسەرم بابەتەکە زۆر مهمە کاکاوانجان من هەم لە خەمەتان ئەوە هەر مشکل نییە من لەسەر کۆکائین لەسەر هێروئین لەسەر کانابیس لەسەر ئەلکول لەسەر اعتیادگەل ڕفتاری لەسەر کاگەل ئۆتۆمات ئەوانە بەحاڵ هەم خوندومە هەم تەجاربم هەیە حتمما هیوادارم ئەم شتانەیە کە ئێمە خۆ ئێمە فرەتە لە ئامانەتێکە دەرگیرین بەکار ئێنە بخوات من ئارزوومەوەسەکە فعالینێک لەم بەینا پەیابن و ئەم فعالینە بتوان شەبەکەی دروستکەن ئەو شەبەکە بتوانێت یارمەتی دەربێت بتوانێت بە تۆر واقعی یارمەتی دەربێت کە من متمێنم لەو شەبەکە هەم لە ئێران و هەم لە وڵاتەکان ترە و کەسانێکی زۆر هەن کە لەم بابەتەوە ساحب نەزەرن هیوادارم بتوان ئەو زەرفێتە یا تلویزیون کۆمەڵە بتوانێت ئەو زەرفێتە جەم و جۆر کاتەوە بەکاری بێرێت بۆەوەی کە هەم ئینسانگەلێک کەمتر معتاد بن و هەم ئەوانەی کە معتاد بووگن بتوانن زووتر نجاتیان بێت و زۆر سپاس دەکەم خواهشەکەم ئێمە زۆر سپاسەکەین بۆ ئەوەی کە بەشداریان بەرنامە بووی هاوڕێیانی خۆشەویست و بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ژیانەوە گەشتین بە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەمانە هەر پێشنیارێ نەزەرێ نەقدێکتان بووە تانن لەگەڵ ئەو شمارە پەیوەندیانە کە لەسەر سایتەکاندانراوەتان پەیوەندیمان لەگەڵا بگرن یا ئەکانتەکەمان لە فەیسبووکە ئێمە زۆر خۆشحاڵەوەین لە ڕخنەکانتان لە پێشنیارەکانتان استفادە بگرین و استفادەکەین و کەڵکی لێ وەربگرین تکامان هەیە نیەتەکە خێرە ئەو بەرنامە لە یوتیوبە سابسکرایبیکەن لە فەیسبووکە بڵاویکەن و بینێرن بۆ بە پەرەپسێنێت ئێمە حەزەکەین زۆرترین بینەندەی بێ کاکەوریا تەجروبێ و ئەزمونێکی زۆر گرنگی هەیە بە ڕۆژیشە ئاپدەیت شدەست ئەوانەی کە ئینەی اختیارتان
بۆیە حەزەکەین تاوجێگەتان نەشری بن انتشاری بن لە ناو جامعە بە هەرچ زووتر هەنگاوەکانمان هەڵگرین کەمپینە گەورە تشکیل بین بۆ ئەوەی کەوتین جامعە پاکسازیکەین جامعە کە سالم بێ ئەتانێت داوای مافەکان خۆشیگا جامعە کە بێمار بێ تەمایلێکی نییە بە شوێن حەق و حقوقەکان خۆشیە بچێ زۆر سپاس تام کات و ساتە لەگەڵمان بوون تا ژیانەوەیەکی دیکە و بەنامەی ئایەندە هەموو کاتێکتان بەخۆشی و سەربەرزی و سڵامەتی هەر بژین.